بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. كيشتنا آياتي سطو شواري سورة المائدة طيب لو آياتش دهر باسي هندي شديك هلويست موقفي بتبرستكاني مكدكا كذا فرمي وإذا قيل لهم تعالوا كاتك دقترا بيان تعالوا ورن إلى ما أنزل الله، إلى يعني بولاي ما أنزل الله أويك أخوانا ردويت يخواري يعني ورن بو أوي أو بيام الدين جبجكين كأخوانا ردويت يخواري وإلى الرسول وورن بو لاي پیغمبر صلى الله عليه وسلم يعني ورن بو جبجه كردني فرمانه كاني پیغمبر صلى الله عليه وسلم ديان قلتي قالوا قلتيان حسبنا اما بس معنا يعني هي سيدي كمان ناوي ما وجدنا عليه آباءنا او اندمان بس كوجدنا عليه دوزي ومن نتولى سري بابو بابيران ما يعني اما او آيني كبيرتر بابو بابيران من لسري بو جيبجيان كردو او جيبجي دكين بيويستمان بهيج آينو ديني شديك نية. وإذا كاتك قيل لهم قترابيان تعالوا ورن إلى ما أنزل الله بو جيبجي كردني أوي كخوانا دويت يخواري وإلى الرسول وبو لاي جيبجي كردني أوي كبيغمبر هناويتي صلى الله عليه وسلم قالوا قتيان حسبنا يعني بس بو إما بس معنا ما أوي وجدنا عليه دوزي وما نتولى سري آباءنا بابو بابيراني خمان جا خواهد فرمي أولو كان أجر لرا بردودا آباؤهم بابو بابيراني أوان لا يعلمون شيئا هيتيان نزاني به ولا يهتدون وهروها رين منيج نكرابن يعني هر بدواي بابو بابيراني عندكونو بدواي أونا كون كخواه هناويتي وبيغمبر هناويتي صلى الله عليه وسلم يعني اگر بوشيان معلوم ببه بابو بابيرانيان ئەوەی کە کردویانە و گوتویانە لە ڕووی زانست و زانیاریەوە نەبووە و هەروەها ئەوەیشی کە بە دوای کەوتون ڕێگای ڕاست و ڕێگای هیدایەت و ڕێنمونی نەبووە ئەوان هەر ئامادەن والحاصل واز لە دینی خوا بێنن واز لە فەرمودەی پێغەمبەر بێنن بەڵام شوێن ئەو ئاینە بەتاڵەکەون کە باب و باپیرانیانی لەسەری بوون. وإذا قيل لهم تعالوا كاتك قترا بيان ورن إلى ما أنزل الله بولاي أويك أخوانا أردويتي يعني بوجه بجي كردني أويك أخوانا أردويتي كقرآن وإلى الرسول وورن بولاي أويك پیغمبر صلى الله عليه وسلم فرماني كردو فرمان من بيدكا قالوا قتيان يا ديان قت حسبنا إما بس معنا يعني هيسي دي كمان ناوي تنها أو من دوي ما وجدنا عليه ما أويك دوزي ومن نتولى سري بابو بابيران من يعني بابو بابيران من لسر آينو دينك بون إما لسر أو آينو بيرو باورا دروين دوغاي هيش آيني چي تازه و برنامه چي تازه ناكوين خواهي قورج وكو برسياري إنكاري ليان دا برسي وكو سرسرمان أولو كان أگر هاتو بوشيان دركويد آباؤهم بابو بابيرانيان لا يعلمون شيئا هيتيان نزانيوا ولا يهتدون ورين منيج نكراون يعني اوان هر آمادن بدواي خواو پیغمبر نكون بدواي او دين بكون كباب بابيرانيان لسري بون اگر شتيكي نزانانش به اگر شتيكيش به هداية ورين منيج نبه او جار خواهي قورا بإيمان داران دفرمد يا أيها الذين آمنوا أي اواني كإيمان دارن عليكم أنفسكم عليكم يعني لسر تانا آقاتان لخوتان به يعني ايوه هر يكتان برپرسن لخوتان آموشگاری بتپرستکان بباورکان خراپکارکان دکن والله جاری واهەیە هیچ کامێکیان بەقسێت ناکا وەڵامت ناداتەوە ئەتۆ دەبێت چی بکەی
دەبێت تۆ بچێ سەر دینی ئەوان بەرنامەی ئەوان بێگومان نا ئەتۆ دەبێ وریای خۆت بی مادام ئەتۆ ناتوانی ئەوان هیدایەت دەی و ڕێنمونی بکەیت دەبێ ئاگاد لە خۆت بێ ئەوانیش ئەتۆ فریو نەدەن و نەتخەڵەتێنن و لە ڕێگای ڕاست لات نەدەن یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە عەلەیکم ئەنفوسەکم لەسەرتانە واجبە لەسەرتان پێویستە لەسەرتان ئاگاتان لە خۆتان بێ ئەو جار کە ئاگاد لە خۆت بوو ئاگاد لە خۆت بوو یعنی چی یعنی ئاگاد لە ئیمانی خۆت ئاگاد لە دینی خۆت لە ئیلتیزامی خۆت بوو لا يضركم زررتان لێنادەن من ضل ئەو کەسانەی کە گومڕان ئەو کەسانەی سەر لێ شێواون ئیدە اهتدەیتم کاتێک کە ڕێنمونی کران لا يضركم زررتان لێنادەن من ضل ئەو کەسەی کە گومڕا و سەر لێ شێواوە ئیدە اهتدەیتم کاتێک کە ئێوە ڕێنمونیتان وەرگرت و ڕێگای ڕاستان وەرگرت بێگومان ئینسان کە لەسەر هیدایەت بوو کە لەسەر ڕێگای ڕاست بوو هەموو خەڵکی سەرزەوی بیەوێت گومڕایکە سەری لێ بشێوێنێ ناتوانێت سەری لێ بشێوێنێ و ناتوانێت پەشیمانت کاتەوە و پاشگەزت کاتەوە لەو ئاینەی کە باوڕت پێی هێناوە تەوان بە مەرجێک هیدایەتت بەڕاستی وەرگرت بێت بە مەرجێک ئیمان بەڕاستی چوو بێتە دڵت بە مەرجی ئەوەی ئینسان حەلاوەت و چێژی ئیمانی چێژ بێ سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بەرامبەر ئەو هەموو ئەشکەنجە و ئازار و ناڕەحەتیانەدا کە ڕوبەڕوویان دەبوویەوە تەوان هیچیان ئامادە نەبوون بە مسقالە زەڕە تەنەزول لەو عەقیدە و ئیمانە بکەن کە باوەڕیان پێبوو بۆ چونکە تامی ئیمانیان چێشت بوو پێش تەوان پێغەمبەری ئێمەش لە قەومان و نەتەوەکانی دیکەدا خەڵک هەیە کافرەکان بە مشار لەتیان کردووە بەس بۆی پەشیمان بێتەوە هەیە ئەوەی ئەسحابی ئوختود و هاوڵانی چاڵەکە لە ناو ئاگردا سووتێنراون ئامادە بوون بسووتێن بەڵام پەشیمان نەبنەوە بۆی دەفەرمێت لا يضركم زەرەرتان لێنادەن یعنی زەرەر لە دینەکەتان نادەن زەرەر لە ئیمانەکەتان نادەن من ضل ئەوانەی کە گومڕان ئیدە اهتدەیتم ئەگەر ڕێنمونی کراو بن ئەگەر ڕێگای ڕاستان دۆزی بێتەوە دەنا کەسی گومڕا دەتوانێت بتکوژێ جاری وا هەیە وایە دەتوانێت بریندارت کا دەتوانێت ئەشکەنجەتدا دەتوانێت دەربەدەرت کا فەقیرت کا ناڕەحەتت کا لە ڕووی دنیاییەوە سزای دنیایی بەڵام بە هیچ جۆرێک ئەگەر بتوانێت جەستت پارچە پارچەشکە ناتوانێت دڵت ئیمانی لێبێنێتە دەرێ ئەگەر هیدایەتی چوو بێتە ناو ئەگەر تامی ئیمانی چێش بێت و شیرنایەتی ئیمانی چێشت بێ بۆی خوا دەفەرمێ ئیلە الله ئاگادار بن هەر بۆ لای خوایە مەرجعوکم گەڕانەوەتان عنی کات و شوێنی گەڕانەوەتان جەمیعە هەر هەمووتان ئەوانەتان کە چاکەکارن و لەسەر ڕێگای ڕاستن هەر دەستنەوە لای خوای ئەوەشی کە گومڕا و سەر لێ شێواوە هەر دەسێتە لای خوای جا لەوێ فەیونەبیئوکم خوای گەورە خەبەرتان پێدەدا هەواڵتان پێدەدا ئاگادارتان دەکاتەوە بیما کنتم تعملون بە هەر کار و کردەوەیەک کە ئێوە دەیکەن و ئەنجامی دەدەن یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیماندارن کە خۆتان بە ئیماندار دەزانن عەلەیکم ئەنفوسەکم عەلەیکم یعنی لەسەرتان پێویستە لەسەرتان واجبە ئەنفوسەکم ئاگاتان لە دەرونی خۆتان بێ ئاگاتان لە دەرونی خۆتان بێ یعنی چی یعنی دینتان ئیمانتان و قیامەتتان نەدۆڕێن لا يضركم زەرەرتان لێ نادەن ناتوانن زەرەرتان لێ بدەن من ضل ئەوانەی کە گومڕا و سەر لێ شێواون بەڵام ئیدە اهتدەیتم کاتێک کە ئێوە هیدایەت و ڕێنمونی و ڕێگای ڕاستان دۆزی بێتەوە إلى الله مرجعكم بۆ لای خوایە کات و شوێنی گەڕانەوەی ئێوە جەمیعەن هەر هەمووانتان بەتێکڕا ئەو کات فەیونەبیئوکم خوای گەورە ئاگادارتان دەکاتەوە بما كنتم تعملون بە هەر کار و کردەوەیەک کە ئێوە ئەنجامی دەدەن ئەو جار ئاەتی دواتر خوا دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە شەهادەت بەینیکم شاهیدیدانی نێوانی ئێوە شاهیدیدان شاهیدی ئەوەی کە لە کاتی کێشە و گرفتدا
و لە کاتی پێداویستیدا کەسێک ئاگادار دەکەیەوە لەسەر بابەتێک جا شتێکمان هەیە ئینسان کە دەمرێ یان نزیک دەبێتەوە لە مردن جاران واجب بوو کەسەکە ئەگەر ماڵ و سامانی هەبێ وەسێتی بکە بە وەسێت ماڵی خۆی دابەش وایە ئێستا تەبان ئەو وەسێتە واجب نەماوە بەڵام ئێستاش ئەگەر کەسێک تەبان نەک خەریکی مردن تەبان کەس نازانەکەی دەمرێ هەموو کەسێک کە مردن لە هەموو شتێک لێەوە نزیکترە سنەتە بەردەوام وەسێتی هەبێ وەسێت ئەگەر بە تایبەتی ماڵت هەبێ تەبان ڕێگە پێدراوە چەند ماڵی خۆت بکەی بە وەسێت یەک لەسەر سێی هەر کاتێک ویستت وەسێتی بکەیت سنەتە تەمان وەسێتەکەت بسپێری بە کەسێک بۆی بۆ جێبەجێکە ئەوە یەک و هەروەها دوو کەسیش بکەیە شاهید بۆ ئەوەی ئاگادار بن وەسێتەکەت چۆن کردووە وەکو خۆی جێبەجێ بکرێ وەسێت بۆ چییە تەمان بۆ ئەوەیە پارەکەت و بەشێک لە سامانەکەت بخرێتە مەشروع و کارێکی خەیری کارێکی چاکە بۆی دوای تۆش ئیستیفادەی لێ بکرێت و ببێتە سەدەقە جاریە بۆت و خێرەکەت بەبەردەوامی بۆ بێ جا ئێمە دوو شتمان هەیە تەبان شتێک هەیە بەدەستی خۆت پێشەوەی بمری دەیکەی بە خێر و لە سەدەقەیەکی جاریە دایدەنەی تەبان ئەوە زۆر باشترە زۆر چاکترە و هەتا شتە چاکەکە بمێنێت بەردەوام خێرت بۆ دێت چونکە بەدەستی خۆت خێرە نەبراوەکەت بۆ خۆت دروست کردووە کە دەژمری وەگەوەی وایە معمەلێکت هەبێ بەبێ ئەوەی پێوە ماندوو ببی بەبەردەوامی چاکەکانت بۆ بێنێ و لە قیامەتشدا هەموو ئەو چاکانەی کە دوای مردنی تۆش لەو شتە بەو شتەی دەکرێن خێرەکەت بۆ دێ ئەوە پێش مردنە ئەدی وەسێتەکە ئەوەیە کە جاری وایە بە زیندوی نایکەی خێر دەیبەستیەوە بە دوای مردنێکەوە زۆرتر ئەو کەسانەیە زۆر دڵیان بە ماڵیەوەیە یان ماڵیان هێندە نییە ئەو جۆرە کەسانش تەبان دروست نیە هەموو ماڵی خۆیان بکەن بە وەسێت ئەوە یەک تەوانە تەنها یەک لە سەرسەی ماڵی دەکرێتە وەسێت و دووهەم شتیش دەبێ وەسێت نابێ بۆ میراتگیری بێ ئەو ماڵی دەیکەیە وەسێت نابێ بڵێ ئەوە بۆ کوڕەکەم و ئەوە بۆ کچەکەم و ئەو بۆ مێردەکەم و بۆ ژنەکەم کوڕ و کچ و ژن و مێرد خی گەورە بۆ خۆی میراتی بۆ داناوەن ئەوەی دەیکەیە وەسێت دەبێت بۆ کەسێکی دیکە بێت جیا لە میراتگرەکانت یان دەبێت لە مەشروعێکی خەیریدا لە مەشروعێکی چاکەدا داینەی جا لەو کاتێک کە وەسێتی دەکەی سنەتە شاهید بگری بۆ ئەوەی وەک خۆی جێبەجێ بکرێت جا باسی ئەوەی دەکا یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیماندارن شەهادەت بینیکم شاهیدیدانی نێوانتان إذا حضر أحدكم الموت كاتك آماده بو یەکێکتان بۆچی بۆ ئەوی بمرێ ئەنی کە هەستان کرد یەکێکتان خەریکی مردنە جاری وایە کابرا نەخۆش دەکەوێ وایە لە شوێنێک بریندار دەبێ گولەی پێ دەکەوێ بە زاهیری وەک دەڵێ دەستی لە دنیای شوتووە پێی وایە وەک دەڵێ تەمەنەکەی ڕێگەی نادا بگاتەوە ساغ ببێتەوە بێتەوە حاڵەتی ئاسایی لەو حاڵەتەدا ئیدا حەضەڕە کاتێک کە ئامادە بوو بۆ خۆی مەوتەکە فاعیلە ئامادە بوو مردن بۆ یەکێکتان دەنە هەمیشە مردن بۆ ئینسانی دێ ئینسان بۆ مردنێ ناچێ ئەگەر پێی بکرێ وایە ئیدا حەضەڕە کاتێک کە ئامادە بوو یەکێکتان بۆ مردن یان وەکی دیکە تەفسیریکەین ئەگەر مردن ئامادە بوو بۆ یەکێکتان حین الوەصیەتی لە کاتی وەسێتدا چی بکەن ئیثنان دوو پیاو بانکەن کە ذەوا عەدل کە دوو پیاوەکە دەبی کەسانی دادپەروەر بن دادپەروەر بن یعنی ڕازگۆ بن ئەمین بن دەستپاک بن ئەو جار مینکم دەبێت لە خۆشتان بن ئیماندار بن شاهیدەکان دەبێت دوو بن دووەکانیش ئیثنان ناڵێ ئیثنەتان تەوان دوو پیاو ئەو جار ذەوا عەدل دادپەروەر بەو معنای ئیماندار بن و ڕازگۆ بن و لێیان ئەمین بی پاشان مینکم لە خۆشتان بن ئەگەر ئەو ئاخەڕانی من غەیریکم یان دوو کەسی دیکە بێنن بیان کەنە شاهید من غەیریکم جگە لە خۆتان یعنی ئەگەر موسڵمانیش نەبن ئەگەر لە شوێنێک بووی موسڵمانت دەست نەکەوتن تەنها خەڵکانێکی دیکەی لێبوون کە موسڵمان نین
کە جاران سەرەتای ئیسلامەتی ئەو شتانە زۆر بوون لە شوێنێک جاری وایە کابرا خەریک دەبوو بمرێت لەو دەوروبەرەی خۆی مسلمانی لێ نەبووە ئیمانداری لێ نەبووە یان ئێستا کەسێک لە ئەوروپا و لە شوێنێکی کە دەژیە کە لەگەڵ خەڵکی مەسیحی و یان نامسلمان تێکەڵە جاری وایە وەختی مردنەکەی کەسی مسلمانی لێ نییە ئەو کاتی ئەو ئاخەرانی دوو کەسی کە بانکەن من غەیریکم جگە لە خۆتان ئین ئەنتم کاتێک ئێوە ضربتم في الأرض ضربتم يعني درويشتن بزويدا تشوبوا سفر جاء فأصابتكم تشتان بوبو مصيبة الموت كارثات مرد واضحة ربنا قال لشاري خوتو لجيقاي خود بوي أصل أوي بانجان دكي ودان كي بشاهد دو كسي دات بروري إيمان داربن واضحة بس أقر لسفر بويو ها دست نقيشتا کەسی ئیماندار بۆی بیان کەی بە شاهد دوو کەسی دیکە بێنە بەتایبەت کە لە سەفەرێ بووی خەڵکی مسلمانت پێ پەیدا نەبوو دوو کەسی دیکە بێنە لە کاتی وەسێتکردنەکەدا بیان کە بە شاهد واضحە ئەوجار ئەو شاهدانە چۆن شاهدیان پێ دەدرێ طبعا ئەگەر کەسەکە مرد دوو شاهدەکە بانگت کردن طبعا ئەگەر ئەو کەسانی وەسێتیان بۆ کراوە یان میراتگری پیاوەکەی سیقیان بە شاهیدەکان بوو هیچی ناوێ شاهیدەکان شاهیدی دەدەن وەسەتەکەی وەک خۆی جێبەجێ دەکەن بەس ئەگەر گومانیان لە شاهیدەکان هەبوو دڵنیان نەبوون لە شاهیدەکان چی دەبێتیان لێ بکەن تەحبیسونەهما دێن ئەو دوو شاهیدانە ڕادەگرن من طبعا علەما دەفەرمون لە مزگەوت من بعد الصلاة دوای نوێژ دیسان لەوەشدا دەفەرمون دوای نوێژی عەسر دوای نوێژی عەسر کە بەرەو شەوێ دەچی عادەتەن ئینسان طبعا مزگەوت لە شوێنی کە بەسامترە وایە خەڵک ئەگەر لە دەرەوەی مزگەوت تێش درۆیان بکە ئەگەر تۆزێک ئیمانی هەبێت لە ناو مزگەوتێدا جورئەتی درۆکردنەی کەمترە ئەوجار کە نوێژت کرد دوای نوێژێ سوێندیان دای یا شاهدیان پێدای عادەتەن نوێژێکت کردو ئەگەر بەڕاستی کرد بێتت کابرا نوێژکەر بێ نایبێ شاهدی بە درۆ بدا بۆیە پەیوەندیەکی لەگەڵ خوای بەستووە ئەگەری درۆکردنی کەمترە بۆیە دێن ڕای دەگرن لە مزگەوتێ ئەوجار دوای نوێژ کە دەشفەرمون دوای نوێژی عەسر ئەوجار فەیقسیمانی بالله ئەو دوو کەسە سوێند دەخۆن بەخوا بەڵام کەی پێویستی بە سوێند هەیە کەی پێویستی بەوە هەیە بیان بێ مزگەوتێ و ڕایان بگری ئین ارتەبتم ئەگەر گومانتان لێیان هەبوو ئەگەر گومانتان لێی هەبوو دیگە گومان لێی نەبوو نەپێویست دەکا بیان بێ مزگەوتێ و پێویست دەکا سوێندیان دەی بەڵکو شاهیدەکەی دەدەن و تاوە ئین ارتەبتم ئەو بۆ حاڵەتێکی ئەگەر گومانتان لێیان هەبوو ئەوجار لە سوێندەکەیدا دەبێ بڵێن چی تۆزە گوردە تەفسیرەکەی ها لا نشتري به لا نشتري يعني ناي گۆڕینەوە نایفرۆشین ئەو سوێندەی خۆمان ثەمەنەن لە بەرامبەر هیچ نرخێکدا واضحە ولو كان ذا قربى ئەگەر ئەو کەسەی وەسێتەکەشی بۆ کراوە شاهدیەکەی بۆ دەدەین خزمی نزیکیشمان بێ دەبێت سوێندی بخۆن بڵێن والله بالله تەڵڵا لە شاهدی دانەکەماندا وە شاهدیەکەمان و لە بەرامبەر شاهدی دانەکانماندا هیچ شتێکی دنیاییمان وەرنەگرتووە چونکە دەگونجێ ڕێی تێدەچێت کەسێک وەسێتی بۆ کرابێ یا بۆی نەکرابێ بە درۆ دوو شاهید پەیداکە بڵێ فڵان کەس کە مرد مەسەلەن ماڵەکەی خۆی هەموو یان نیوە یان یەک لە سەرسەی بۆ من داناوە یان فڵان عەرزە فڵان خانووە فڵان شوێنەی داوە بە من بۆیە دەبێت سوێندی بخۆن ئەگەر گومانتان لێیان هەبوو بڵێن ئێمە شاهدیەکەی خۆمان نافرۆشین و نایگۆڕینەوە لە بەرامبەر هیچ نرخێکدا ولو كان ذا قربى ئەگەر ئەو کەسەی شاهدیەکەی بۆ دەدەین خزمی نزیکیشمان بێ ئەوە یەک ئەوجار فەقەرەی دووەمی سوێندەکەی دەبێ بڵێن ولا نەکتم شەهادەت الله و سوێندیش بێ ناشارینەوە ئەو شاهدیەی کە خوا لەکنی داناوین ئەو شاهدیەی کە لە پێناوی خوادا هەڵمان گرتووە ئەوە فەقەرەی دووەمی سوێندەکەیان فەقەرەی سێهەمی سوێندەکەی دەبڵێن ئیننا بێگومان ئێمە ئیدەن ئەگەر شاهدیەکەمان بفرۆشین یان ئەگەر شاهدیەکەیەمان بشارینەوە لە من الآثمین بە دڵنیاییەوە یەکێک دەبین لە تاوان باران یعنی تحملی تاوانەکەی دەگرین بەرگەی عقوبەکەی دەگرین بەرگەی سزاکەی دەگرین سەیریکەنەوە بۆ کەلیمە بۆتان دەڵم جارێ بەبێ شەرحکردن یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە شەهادەت بەینیکم شاهیدیدانی نێوانتان ئیذا حەضەڕ ئەحەدەکم المەوت کاتێک ئامادە بوو مردن بۆ یەکێکتان ئەوە لە کوردیدا دەبێت مردنەکەی بێنینە پێش ئەحەدەکەی
تەنها لەوەی کاتێک ئامادە بوو یەکێکتان بۆچی ئامادە بوو بۆی بمرێ یعنی مردن بۆی ئامادە بوو حینە الوەصیەتی کاتی وەسێتکردن ئیثنان ئامادەی کا دوو کەس ذەوا عەدلین کە دادپەروەر بن منکم لە خۆتان بن ئیماندار بن ئەو ئاخەران یا دوو کەسی دیکە بێنێ من غەیریکم جگە لە خۆتان ئین ئەنتم کاتێک ئێوە ضەرەبتم ڕۆیشت بوونە دەرێ بە زەویدا بەنیەتی سەفەر جا فەئەسابەتکم لەوێ توشتان بوو مصیبەت المەوتی مصیبە یعنی کارەساتی مردن تەحبیسونەهما ئەو دوو شاهیدانە دێنن ڕایان دەگرن لە مزگەوت تەوان من بعد الصلاة دوای نوێژی عەسر فەیوقسیمانی بالله شاهیدەکان سوێن دەخۆن بەخوا بەڵام کەی پێویستی بەو سوێندەیە کەی پێویستی بەوەی هەیە بیهێنیە مزگەوتەی و ڕایگری و سوێندی دەی ئین ارتەبتم ئەگەر گومانتان لێیان هەبوو شاهیدەکە دەڵێن چی چۆن سوێندی دەخۆن دەڵێن لا نەشتەری بهی ثەمەنەن قەلیلا نایفرۆشین نایگۆڕینەوە ئەو شاهیدیەکە لە کنمانە لە بەرامبەر نرخ و پارەیەکی کەم وەلەو کانە ذا قوربە هەرچەندە ئەو کەسەی شاهیدیەکەشی بۆ دەدەین خزمی نزیکمان بێ ولا نەکتوم شەهادەت الله و هەروەها ناشارینەوە شاهیدی خوا یعنی ئەو شاهیدیەی کە لەبەر خوا هەڵمان گرتووە یان خوای گەورە فەرمانی پێکردوین کە جێبەجێکەین ئێمە بە هیچ شێوەیەکی نایشارینەوە چونکە خوا هەڕەشەی کردووە لەو کەسەی کە شاهیدی بە درۆ دەدا لەو کەسەشی کە شاهیدی لەکنە بەڵام شاهیدەکەی دەشارێتەوە شاهیدی شاردنەوە یەکێکە لە کەبائیر و گوناها گەورەکان بۆیە سوێندی دەخۆن دەڵێن شاهیدیەکەش ناشارینەوە چمان بیستووە و دیوە ئەوە دەژێڕینەوە ئیننا بێگومان ئێمە ئیذەن ئەو کاتە لە من الئاثمین لە تاوانباران دەبێت مەفهومی ئاەتەکەی چییە ئەوەیە کە هەر کەسێک کە زانی دەمرێ یان گومانی وابوو دەمرێ تەمەن چاک وایە چاک جاران واجب بوو واجب بوو دوو کەس بانکە وەسێتیان لەکن بکە بەڵام ئەو واجبیەتە ئێستا نەماوە بە ئاەتی میراتی واجبیەتی وەسێت هەڵوەشاوەتەوە ئێستا ئەگەر کەسێک تەمان زانی یان هەستی کرد نزیک دەبێتەوە لە مردن سنەت وایە وەسێتی بکە واضحە بەتایبەت تەمان ئەگەر ماڵی هەبێ وەسێت بە ماڵی تەمان لە شتی کەشدا وەسێت هەر دروستە جاری وایە وەسێتی دەکا فڵان کەس ئەوەی بکە و لە فڵان شوێنەی بمنێژن و دوای مردن ئەوەم بۆ بکە بەڵام کەسەکە عادەتەن ئەگەر ماڵی هەبێ وەسێتی دەکا بە چەندیش وەسێتی دەکا بەیەک لەسەر سێی ماڵەکەی بۆشێ تەمان دەبێت لە شتی خێردا وەسێتەکەی بکە و پاشان ئەو کەسانی وەسێتیان بۆ دەکا ماڵەکەیان دەداتێ نابێ میراتگر بن وەسێت بۆ میراتگری نابێ ئەو جار چ دەکا لە کاتی وەسێتەکەیدا سنەت وایە دوو شاهید بێنێ دوو شاهیدی ئیماندار ئەگەر دوو شاهیدی ئیمانداری دەست نەکەوت بە هەر هۆکارێک چ دەکا دوو کەسی ناموسڵمان مەسیحیە جوولەکەیە یان هەر شتێکی دیکەیە دەیهێنێ دەیان کاتە شاهید دوای مردنی کەسەکەی ئەگەر کەسوکارەکەی گومانیان لە شاهیدەکان هەبوو چ دەکەن شاهیدەکان دەبەنە مزگەوتێ وایە لە دوای نوێژی عەسر سوێندیان پێدەخۆن و شاهیدەکەش لە سوێندەکەیدا دەبێت سێ شتی بڵێ یەکەمیان دەبێ بڵێ سوێند بێ شاهیدەکەی خۆم بە پارە نەگۆڕیوە و نایگۆڕم دوو و هەروەها ئەوەی دەیزانم و بیستومە ئەوەی دەڵێم هیچی لێ ناشارمەوە و هەروەها دەبێ بڵێ ئەگەر شاهید یەکەم شاردەوە یا شاهید یەکەم فرۆشت پێ بەبێ گومانی ئەمن تاوانبارم و هەروەها تەحەمولی سزاکەی و عقوبەکەی دەکەم واضحە يا أيها الذين آمنوا أي أوانك إيمان تان هناوا شهادة بينكم شاهدي داني نيوان تان إذا حضر أحدكم الموت كاتك آمادبو مردن بويكك تان حين الوصية لكاتي وصيت كردن دا اثنان دو بياو بانكن ذوى عدل منكم كدات فرور رازقوبن لخوتان أو آخران يا دو كسيدكي نا مسلمان من غيركم جقل لخوتان إن أنتم أجر يعني كاتك إيوة ضربتم في الأرض رويشتون بسر زويدا بو سفر فأصابتكم تشتان بوبو لسفر كدا مصيبة الموت كارسات مردن أو السفر تنها بو شاهدنا مسلمان هذا نا وصد لماله بي ولا سفر بي هر درستا
هر سنة تحبسونهما شاهد كان راقرن من بعد الصلاة دواي نويش فيقسمان بالله باسوين خون بخوا بلين إن ارتبتم أجر قمانتان ليهان هبو بابلين سي لا نشتري به ثمنا قليلا ناي قورين والشاهد يكي خومان لبرانبر بارا دا ولو كان ذا قربة هر سندا او كسي شاهد يكي بود دين يا لسرد دين خزمي نزي كشمان به ولا نكتم شهادة الله وناش شارين وشاهد يك خوا فرماني بكردوين بيدين وبيجينين إنا إذن بيقمان إما أجر وابكين لمن الآثمين لتاوان باران دبي أو جار فقريدوم أدي فإن عثر على أنهما أجر هستان كر أو دو شاهدانا استحق إثما خوان توشي تاوان كردوا أجر أو دو شاهداني يكمتان هناون هستان كر يا زانيتان شاهد يكان بنا راسي داوا شاهد يكان ناروابوا شاهد يكان لشويني خويني ومتمانتان بيان نبو فإن عثر أجر هستان كر قمان بردنا يعني بمعلومات زانيت على أنهما كأودو شاهدانا استحقا يعني خوان شايسته كردو بتي بتاوان يعني نافاچان لشاهد يكيدا كردو جاپاريان ورگت ولا برانبري دا يان لبر خاطري كسك شاهد يكان شاردو تو چونكا وسط جاري واهيا لواني ميرا ضرري بميراد گركي گاند به ميراد گرك لواني في خوش نبه واضحه بتایبەتی میراتگر زۆرینە حەزیان لێ نییە ئەوەی دەمرێ بابیانە داکیانە هەر کەسێکیانە وەسێتی بکە وایە لە پێناوی زەرەر نەکردندا زۆر جار دەگونجێ چوبن وەک دەڵێ تەماعیان وەبەر شاهیدەکان نابێت یان زەختیان لێکردبن بۆی شاهیدەکان شاهیدی نەدەن یان لە مەسلحەتی کەسێک بێڵێ وی ئەگەر فإن عثر ئەگەر هەستان کرد زانیتان على أنهما يقل أو دو شاهداني يكم جار شاهديان داوا استحقا يعني خويان شايستي إثم تاوان كردوا تيبكن فآخراني دو شاهدي ديكا بينن دو شاهدي ديكا اگر جاري واهي وسطكا لكن كومل خلشي كراو شاهد كان هردونين لو انا 4 بن 6 بن دبن چونك وي وسطي دكا جاري واهي لكن لناو جماعته لناو خلقي دا وسطكا دكا يان نسرا وزور خلق ديويتي او كاتي فآخراني دو شاهدي ديكا بينن تيان لبكن يقومان مقامهما رايان جرين لجيوان دان للجيوان بلان من الذين لو كسانبن استحق عليهم الأولوان أي أوليان كشايستربن لبيشتربن لأواني بيشتر فآخراني دو شاهدي ديكبينن طبعا لا كسكاري أو كسي وسيطكي كردوا يان لأواني كأقادار يقومان رايان جرين مقامهما لجيغاي أو دواني مقامهما لجيغاي أو دو كساني كمن الذين لواني استحق عليهم يعني يعني شايسترنو لبيشترن لأواني دي كبو ميراد برنكي أو دو كساني ديان هينن دبيتنا يعني دبي شايستربن دبي لبيشتربن دبي شايستربن بلان فيقسمان بالله دبي أو دواني دين سوين بخون بخوا بلنشي بلن لشهادتنا شاهدي داني إيما أحقو شايستترا لبيشترا شاكترا من شهادتهما لشاهدي داني أو دواني بيشوا إيما لا أوان شاكتر آقادارين إيما لا أوان شاكتر ديزانين إيما لا أوان شاكتر شاهد يكيد دين أو جار وما اعتدينا دبي سوين ديش بخون بلن إيما سنور بزينينا كين لشاهدي دانا كمان دا تينا برينين إنا بيقمان إيما إذن لمن الظالمين أو كاتل استمكاران دبين أجر بنا حقي الشاهديك دجي أو دو كسان بدين كبيش إما شاهديان داوا واضحة ذلك أدنى أو أدنى نزيكترا أن يأتوا كبين شاهدكان بالشهادة بشاهديدان على وجهها بسر شوي خوي أجر تو لمزلسي كدا سانكي ويا أو قصي كدي جيريوا أجر كومالي خلشي ديكش بيزانه ويا لكاتي جيرانوي دا عادة خوباريزي زياتر دكي ويا هول دا وكو خوي بيجيريوا بوي اواني لقلتن هيج نبي قمانت فينا بن كناراستيد قلتوا كاتي خوي هيرقل ابو سفيان وبتبرستكاني مكي بان كردوا ل
ئەوەی پرسیاری سەبارەت بە پێغەمبەر لێ کردوون دەڵێ ئەبوو سوفیانی لە پێشەوە دانا برادەرەکانیشی لە پشتەوە دانان گوتی کۆمەڵێک پرسیارت لێ دەکەم بەڵام ئەوانەی لە پشتەوە بوون پێی گوتن ئەگەر ڕاستی نەکرد بۆی ڕاستکەنەوە ئەگەر درۆی کرد بڵێن درۆ دەکات و ڕاست ناکە ئەبوو سوفیان هەر پرسیارێکی لێکرا سەبارەت بە پێغەمبەر بەنمونە درۆتان لێ دیوەتی نا زیاد دەکەن یا کەم دەکەن وتی زیاد دەکەن ئەوانەی بەدوای دەکەون فەقیرن یا دەوڵەمەندی فەقیرەکانن والحاصل هەموو پرسیارەکانی بەڕاست جوابدانەوە ئەبوو سوفیان دواتر دەڵێ بۆ خۆی ئەگەر لە ترسی ئەوەی نەبایە ئەوانەی پشت خۆم بە درۆم دەخەنەوە هیچم بەڕاستی پێ نەدەگوت بە ئێرقەلی بۆی نەزانێت کە محەممەد پێغەمبەرە بۆی دژایەتی بکە جامە بەستم ئەوانش عینەن شە دەگەر شاهیدەکان بزانن شاهیدی دیکەش هەنا کەسەکە چاتر خۆی دەپارێزێ بۆیە دەفەرمێ ذلك ئەوە جارێ ئاەتەی با تاوکەین دووبارەکەینەوە فإن عثر على أنهما استحقا إثما أجر هستكرا يا زاندرا على أنهما أو دو شاهداني يكم استحقا إثما خويان شايستي تاوان كردوا خويان تاوان بار كردوا يعني لا راستيان قلت ولا شاهدي دا فآخراني دو شاهدي دي كبين يقومان رايان قرن مقامهما لجي أوان رايان قرن يعني دان لجي أوان من الذين لو كساني استحق عليهم استحق يعني شايستترن لواني بيش خويانو أو جار أوليان نزيكتريشن لكي لا لكسا وسيد كركا يان لميرات قركا دبيتي بكن فيقسمان بالله أو دو كسا سوين بخون بخوا بلين لشهادة دونا بدل مياي الشاهد يكي إيما آقادار يكي إيما أحق شايستترا راسترا قنجاوترا من شهادتهما لشاهدي داني أوان وما اعتدينا إيما هيت سنور بزينيك ما نكرد ونايكين لشاهدي دان دا إنا بقمان إيما إذن أجر وابكين أجر شاهد يكي بشارين ويانا راستي بلين إذن لمن الظالمين بدل ميايو أو كاتا إيما يكيك دبين لا سمكاران واضحة أو جاد فرمي ذلك أو شوازي شاهدي دانا أدنى نزيكترا أن يأتوا لوي كبين بيدا بالشهادة الشاهدي على وجهها بشوي خوي أو يخاف يا هزنا بدا ترسل أن ترد رد كريتوا يعني رد كرنوا يعني بوصل بكريتوا أيمان سويندكاني أوانش بعد أيمانهم دواش سويند خوار دنيا أوان هاتون جي دويدي بنو منقر بوانش بقوتري أقر راستي نلين شاهد يكي ايوش قبول ناكري دو كسي في كدين ايوش بدرو دخنوا لترسي اوي بدرو نخرينوا اما دلين شاهدين ناراز بدنو بنا حق شاهدي بدن بو يخالف من ذلك او يعني سي يعني او شوازي حكم كردنو بالريار دانا كأقر لبابتك دا كومالك شاهد هبو هر هموت هنان ليك كاتي دا لمجلسيك دا دادنان هيتيان لبر هيتيان ئامادەنیە درۆی بکە مەگەر هەموو پێشتر ڕێککەوت بن عادەتەن ئەگەر یەک کەس بێ احتیمالی ناڕاستی زیاترە وایە بۆیە زۆرینەی شاهیدیەکان پێویستی لای کەمی بە دوو کەسە وایە هەندێک شاهیدی هەیە پێویستی بە چوار کەسە و هەندێک شاهیدی هەیە پێویستی بە زیاتریشە ئەوە بۆچیە تا ژمارەکە زیاتر بێ ئەگەری ڕاستیەتی زیاترە ذلك ئەوە أدنى لبيشتر ونزيكترا أن يأتوا كبين بأنجام داني بالشهادة الشاهدين على وجهها على وجه يعني بشوي خويو براستي أو يخاف يا هزنا بدا ترسل أن ترد كرد بكريتوا رد بكريتوا يعني بوصل بكريتوا أيمان سوين دكانيان بعد أيمانهم دواي سوين خواردني كومالي جديكا كالدواتر ديان هنن أجا خواد فرمي واتقوا الله بارسكاري لفرمانا كان خواب كان يعني شي يعني أواني دبنا شاهد آقاتان لأمر خوابه لفرماني خوابه واسمعوا جوريالي فرماني خواجبن والله لا يهدي القوم الكافرين طاي قورا رنموني كساني فاسقين تاوان بارو خرابكار ناك ذلك أدنى أن يأتوا بالشهادة على وجهها أو شوازي شاهدي دان وحكم دانا بتايبتي بو قاضي كلا بابتي جدا كومالك
شاهد هەبن هەر تەنها دوان بانگ نەکە زۆران بانکە نزیکترە لەوەی کە ئەیەتو بالشهادەتی عەلا وەجهیها کە شاهیدەکان شاهدی بدەن بە شێوەی خۆی و بە شێوەی ڕاستەقینەی خۆی و دەستکاری نەکەن ئەو یەخاف یا هیچ نەبێ دەترسن ئەن تورەدە بەتاڵ پوچەڵ بکرێتەوە ئەیمان بعد ئەیمانهم سوێندەکانیان دوای سوێند خواردنی ئەوانەی پێش خۆیان و دوای خۆیان واتقوا الله واسمعوا پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن و گوێڕایاڵی ئەمری خوا بن والله لا يهدي القوم الفاسقين خوای گەورە ڕێنمونی ئەو کەسانە ناکا کە لە فەرمانی خوا دەرچوون و بێ ئەمری خوا دەکەن. صلى الله على سيدنا محمد وعلى آله وسلم.